بەڵێزان و خۆشەویستانمان بڕگەیەکمان ئەمڕۆ تایبەت کردو بە دۆخی موچەخۆران، فەرمانبەران، کاسبکاران لە نێو هەرێمی کوردستاندا بەداخەوە زیاتر لە 70 ڕۆژە فەرمانبەران و مامۆستایان و موچەخۆران موچەکانیان وەرنەگرتووە کاریگەریەکی زۆر ئێجگار گەورەی کردو سەر سەختی ژیانی هاوڵاتیان ئەو خێزانانی کە کرێچینەوانی کە کاسبن بەگشتی زانین لەم نێوەندەدا پێویستە بکرێت وە هاوڵاتیان بەگشتی تا چەند گرنگە یەک دەنگ بن یەک هەڵوێز بن بۆی کە مافیان نەخورێت بەداخەوە کەم وڵاتێ مەگەر وڵاتێک کە زۆر دواکەوتوو بێت یاخود وڵاتێکی زۆر گەندەڵ بێت زیاتر لە 70 ڕۆژ موچە نەدا بە فەرمانبەرەکانی کە کار بۆ حکوومەتەکەن کە کار بۆ دەکەن کە داهات و موچەی ئەم وڵاتە شازە لە شازەکان بە میکانیزم بچێتەوە نێو گیرفانی حکوومەت و خەزێنەی وڵاتەکەی بەڵام لەو سەرەوە تۆ نەیت حەق بە فەرمانبەر و بە کارمەندەکانی خۆت بدەیت بەداخەوەمەش دۆخێکی سەختی بۆ موچەخۆران و فەرمانبەران و دۆخی ژیانی گشتی هاوڵاتیان بە گشتی دروست کردو گفتوگۆی زیاترین بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا کارزان فیزیک چالاکەوان مۆسەگیان زۆر بەخێر بێت مامۆستا جەنابەت بۆ پێکە لە نێو خەڵکدای بەچیتە نێو خەڵک لە نێو بازار لەم دۆخەیە چۆنەی بینی ینی هیچ کاتێک بووە بەم شێ ئازە خەڵک دۆخە سەختە تێپەڕێنێت سەرەتا بەنای خۆی جوانکاری گەردوون زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ بینەران سڵاو ڕێزم بۆ هەموو لایەک بۆ دەست پێکەم ئەمڕۆ ڕێکەوتی هەفتای مانگی پێنجی ساڵی 2025 بە پێی ڕۆژمێری حکومەتی کاربڕێکەر و ما بەسەرچووی هەرێمی کوردستان بەرامبەرە بە 9 حوتی 2025 یعنی 70 ڕۆژ تێپەڕ دەبێت بەسەر دابەشنەکردنی موچە بەسەر دابەشنەکردنی حەقێکی شەرعی و قانونی و یاسایی مامۆستایان فەرمانبەران موچەخۆرانی هەرێمی کوردستان دەسەڵاتێکی دێست دەسەڵاتێکی گەندەڵ دەسەڵاتێک کە ئەوەی ئەخلاق و ڕەوشتی سیاسی بڵێ کە تێدا بۆنی نییە دەستی ناوتە بینەقاقای موچەخۆران هاوڵاتیان هەرێمی کوردستان بەعام وای کە دۆستەمەکانی بە درێژای مێژوو هەتا ئەمڕۆشی لەگەڵا بێ و هەتا ئەمانش لەسەر حکومڕانێتی بن کە بەردەوامن لەم ستەمکاریە 70 ڕۆژ تێپەڕ دەبێت بەسەرەوەی کە تۆ نەتوانیت موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابەش بکەیت یعنی بەڕاستی ئەگەر لە هیچ وڵاتێکە تۆ 70 ڕۆژ موچە دابەش نەکەی 70 ڕۆژ نەیت دۆخی هاوڵاتیان جارێکی دیکە بیبوژێنی توانێت ئەبێ دۆخی هاوڵاتیان بەرەوکوێ بگات ئەبێ مامۆستایەک فەرمانبەرێک موچەخۆرێک چۆن ژیان بەڕێوە ببات ئەم قسەیە ڕاستە بۆ ئەوانەشی کە موچەخۆر نیست چونکە خۆمان دەزانین کە موچەخۆر و غەیری موچەخۆر تاوکەری یەکترین ئەگەر مامۆستایەک و فەرمانبەرێک و مۆزەفێک موچەی پێ نەبێت کە چووە بازار دەبێت دوکاندار دوکانەکەی دابخات کە مامۆستایەک فەرمانبەرێک موچەخۆرێک کە پاری پێ نەبوو بیرا بە تەکسی پازناسار بە پیادە بڕا دەبێت تەکسی خاوەن تەکسیەکان و خاوەن پاسەکان و ئەوانەی کە کاری شۆفێری دەکەن دەبێت ئۆتۆمبیلەکانیان بوەستێنن کە ئەوانیش ئۆتۆمبیلەوە ئەو کاتە نرخی بازین خۆتان زان لەم هەرێمی کوردستانە کە نرخی بازین گرانە ئەمە کرێی خانووە کرێ ئاوە کرێی کارەبە هەموو ئەو پێداویستە سەرەتایانەی کە ئێمەمانان ڕۆژانە بەکاریان دێنین کە بەداخەوە شەرمەزاریە بۆ حکومڕانێتیە کە مامۆستا کە فەرمانبەر کە هاوڵاتیەکی سادە بێت داوای ئەم شتانە بکە کە دەبێت ئەمانە مافێکی سەرەتایان دەبێت تۆ بۆی دابین بکەیت بەڵام بەداخەوەی کە دەبێت وە چاوەڕێژ دەکرێت لەم وڵاتە بەوەی کە ژێرخان و سەرخانی ئەم هەرێمی کوردستانە هەمووی پڕێتی لە داهاتی نەوتی و نانەوتی پڕێتی لە داهاتی سروشتی یعنی هەرێمێکت هەیە ئەمە دەوڵەمەندە دەتوانانی عێراقیشی پێ بژێنی بەڵام ئەم بەرپرسانەی هەرێمی کوردستان ئەم نابەرپرسانەی هەرێمی کوردستان هەتا وەکو هەوڵی ئەوە بدەن هەتا وەکو بیریان لە لای گیرفانی خۆیان بێ بیریان لە لای گیرفانی موچەخۆرانی هەرێمی کوردستان نییە بۆیە بەڕاستی پێر بڵم دۆخی هاوڵاتیان بە گشتی و بە تایبەتیش موچەخۆران ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دەچێت ڕۆژ بە ڕۆژ وەکو لە سەرەتای دەستپێکی بەرنامەکەشکە بەڕاستان ئاماژەتان پێدا یعنی ئەم بێموچەیە و کارێکی کردووە با بڵێن کاریگەرێکی نێگەتیڤی تەواوی کردوتە سەر خانەوادەکان سەر لێک هەڵوەشاندی عایلەکان سەر بەلا ڕێدابردنی گەنجەکانمان منداڵەکانمان هەمویان بەم لەولایە پەرتەوازە بوون یعنی خۆشی و بەختەوەریەک ئەتوانم بڵم بەشێک لە خۆشی بەختەوەرەکانی نێو خانەوادەکان کە بوونی کاسەی پڕە کە ئاشتی ماڵ ئەمە وتەیەکە هەمومان دەیزانین یعنی ئەمە ژوای کردوتوانە بڵێم لە ئێستادا زۆرێک لە خانەوادەکان کێشەی خێزانی بەخۆیەوە هێناوە یعنی منداڵەکانمان گەنجەکانمان ئێمە دەبینین
ساڵانی پێشوو لە ماوەکانی ڕابردووە یعنی گەنجت دەبینی بەشداری خول و دەوراتی پەروەردەی و گەشە پێدان و ئەوانیان دەکەن بەڵام ئێستا منداڵەکانیشان ناتوانن بنێرن بۆ خول و دەورە و کۆرسات و کۆمەڵەشن ناچار دێت لەسەر جادە کارتی مۆبایلی پێدەفرۆشرێت منداڵێکە هێشتا تەمەنی کێشدە ساڵی تاوا نەکرد ئیشی پێدەکرێت یعنی بەڕاستی ئەمە وای کردووە ئەم دۆخی بێموچەیە ئەم دزی و تاڵانەی هەرێمی کوردستان ئەم بەرپرسانە کارێکیان کردووە لە گەورەترینمان تا بچووکترینمان لە ڕووی تەمەنە هەر هەمووی دۆخمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپیەچێ وای بەڕاستی ئەگەر ئەم دۆخەش ئاوا بەردەوام بێت هەمومان دەزانین پەتی زۆڵم بەڕاستی لە ئەستوریا پسڕێت یعنی ئەمانی 34 ساڵە زوڵم دەکەن 34 ساڵە دزی ئەکەن 34 ساڵە خەریکی تێرکردنی گیرفانی خۆیان بەڵام تا ئەم دەقەش گیرفانیان تێر نابێت تەنها ئەو گۆڕە تەنها ئەو خاکە تێریانەکە وای بەڕاستی بڵێم دۆخی وڵاتیان خراپترە بێت باشتر نابێت هەتاوەکو ئەم دەم و چاوە ئەکسپایرانەی بەرپرسانی هەرێم بەم شێواز و سیستم حکومڕانێتە بەردەوام بن ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت جاوی مای گاڵتەجاڕیە نابەرپرسانی هەرێم وەکو بەڕاست ئاماژەت پێە خەریکی کردنەوەی پرۆژەی گەورە میدیاکانیان تەرخان کردو بۆ کۆمەڵێک بابەتی تەرفیهی لە کاتێکدا چنی خسۆتە موچەی موچەخۆران ئەو چینە بەشمەینەتەی کە بەڕاستی هەموو پێداویستەکانی ژیانی لەسەر ئەو موچەیەکە وەریە هەنی ئەمە تا چندێک بەڕاستی جێ ناومێدیە لای هاوڵاتیان بۆی کە تۆ بەرپرسانت مەشغوڵن بۆ خۆیان لە وڵاتانە گەڕن بەبێ ئەوەی خەمیان هەبێت لە میلە بزەبر خاتون قسەکەی بەڕاستی یعنی من چی بکەم لە شۆقەیەکی گەورە بەرپرسانی حکومەتە ئەیکەنەوانێ من چی بکەم لە شۆقەیەکە بۆ فەقیر و هەژار دەبێت بۆ کرێچیەک نەبێ من چی بکەم لە کارەبایەکی 24 کاتژمێری کە نەتوانم موچەی مانگانەکەی پێ بدەم مانگانەکەی پێ بدەم من چی بکەم لە ڕێگەیەک بۆ نمونەکە ئۆتۆمبیلەکەم بانزینی تێدا نەبێ نتوانم لێ بخڕم من چی بکەم لەم پرۆژانە پرۆژە ئەمانە پرۆژەگەرێکن تەنها ڕووکەشن ئەتوانم بڵم بۆ خزمەتی خۆیان ڕێز و حرمەتم بۆ بەڕست و بۆ بینەران ئەوانە لێی سوودمەند دەبن کە کادر و کۆیلەکانی دەسەڵاتن کوڕ و کچە مۆدێل و فەشۆنەکانی دەسەڵات لێی سوودمەند دەبن نەک کوڕ و کچی فەقیر و هەژاری ئەم وڵات هەمومان دەبیستین ڕۆژانە بۆتە هەواڵ و باس و خواسی نێو سۆشیال میدیا علی عادل کە یەکێکە لە گەنجە عەرەبەکان هاتە هەرێمی کوردستان ئەوەندە بە جوانی پێشوازی لێکرا خەڵک گومانێکیان ئەمە ئەبێ کێ بێ لەسەر داهات و موچە و بودجە و قوتی ئەم خەڵکی هەرێمی کوردستانە بەدەیان 1000 ملیار و ملیۆن دۆلار و دینار خرا با بڵێن بەکار هێندا بۆی بیبن بۆ ئەوروپا بۆ ئەمریکا لەوێ ژیانێکی باشی بۆ فەرهەم بێنن لە کاتێکدا دەبینن ڕۆژانە گەنجەکانی هەرێمی کوردستان بە بێموچەیی بە ئەو دەرچوو ئەو سەدان هەزار دەرچووی زانکۆ پەیمانگاکان سەری خوان هەڵەگرێچن بۆ وڵاتانی ئەوروپا تەنانەت لە ڕێگەکەشیانە لەو ڕێگەشی کە دەڕۆن ژیانی هاتوونەهات دەگرنە بەر ڕێگەی هاتوونەهات دەگرنە بەر بەڵام گەنجێکی عەرەب لەگەڵ حرمەت و ڕێزم بۆ هەموو لایەک کە ئەوانەکو خۆیان هەمیشە دەڵێن عەرەب دوژمنی کووردە هەر خۆیان خزمەت بە دوژمنی کوردیش دەکەن هەر ئەو عەرەبی کە ئەوان پێ دەڵێن دوژمنی کورد ئێستا ئەوانن داوای قوت و داوای موچە و داوای بودجە دەکەن لە حکومەتی عراقی ئەوەشە کە دەبینی لە هەرێمی کوردستانە خۆیان خێریکی چین و چی ناکەن بۆی بەڕاستی پێ بڵم قسەکەی بەڕێزت تەواوە بزەبت یعنی من چی بکەم لە پرۆژەگەلێک کە هیچ سوودێک و قازانجێکی بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستانە بێ دێت دنیای کۆشک و بینار بووەکە بە ئاسمانێک بەڵام من و تۆیەک هەر لە خانووی کرێتی خۆمانە ناتوانین کرێ خانوەکانمان بێنێ کارەبایەکی 24 کاتژمێری من چۆن بتوانم موچەکەم کە تۆ 7 ڕۆژ موچەوە نەگەت بێ من چۆن بتوانم کرێی کارەباکەم کرێ ئاوەکەم کرێ خانوەکەم و ئیلا ئاخری هەموو پێداویستانەی دیکە دابین بکەم بۆی بەڕاستی پرۆژانەی کە حکومەتی هەرێمی کوردستان دەکاتەوە شتێکی گاڵتە ئامێزە شتێکی پێکەنی ناویە ئەمانە نابەرپرسن من هەمیشە وتوم و ئێڵێمەوە ئەم حکومەتە تەنانەت کاربەڕێکەریش نییە خشەڵڵا بیتوانێت کارەکانیشان بەڕێ بکەن ئەمان ناشتوانن کار بەڕێ بکەن ئەمانە حکومەتێکی حەواڵەن حکومەتێکن تەنها ئیشەکانیان بووە بۆی کە ئەڵێ وامان کرد لیژنەمان نار هاتین ڕۆژن هیچی ئێکاکە منیش ئەتوانم بچم بۆ بەغا تۆش ئەتوانی بچی بۆ بەغا هەمومان دەتوانین لیژنە دروستکەین بەڵام لیژنێک تۆی نهری بۆ بەغدا پرۆژێک دێنی بۆ هەرێمی کوردستان کە هیچ سوودێکی نەبێ هیچ دەستکەوتێکی نەبێ ئەمە بەڕاستی مای گاڵتەجاڕیە مای پێکەنی نییە لە خەڵکی هەرێمی کوردستاندا سپاسی خەڵکەکانی لە پێناوچیە نازانم هەر راپۆرتێکم بینی لە کەناڵەکە بەڕێستانەوە باسی سپاس و خۆراگریەوە یعنی تۆ دەچیتە بازار داوای کیلۆ تەماتەکەی باشە چیتە پاس تەکسی لە شوێنێک بۆ شوێنە ئەدوازێتوانە خۆتەوە سپاسی پێ نادەی یعنی بەجددی کابرا لەوانێ بشت کاتە دەرەوە کابرا لەوانەیە قسەژت پێ بڵێ هەڵە من چی بکەم لە سپاس
آخر بە سوپاس بەڕاستی پێ بڵێم کیلۆیەک تەماتە نایەنێ بۆم خەڵکە بە خۆراگری مانگێک خۆراگرەبی 2 مانگ خۆراگرەبی ئەی تا چەندێک ئێمە بتوانین خۆراگربین بەڕاستی مامۆستا خۆی لە هەمووی ناڕەحەت و ناخۆشتر ئەوەیە کە ئێستا تۆ ئەگەر بزانی وڵاتەکە لە شڕایە و وڵاتەکە دۆخی دارایی باش نییە ینی موچەخۆر و فەرمانبەر و هەموو میلەتەکەدان بە خۆیدا ئەگرێت بەڵام تۆ سوورە زانی بە زیادەوە پارە هەیە بە زیادەوە داهادەیە ئیناوخۆ ینی یان بەشاد لە شازەکان ئەو مەرجانەی کە بینیمانەوەی کە ئەو ترێ لە میدیا بەڕاستی مە نازانین کە بەغا هەیەی بۆ هەرێم و ئەو دەستکەوتژی کە هەرێم دەستێکێ لەوەی کە ئەگە مەرجەکان جێبەجێ بکە کردنی بەڵزین بە 450 موچە لە کاتی خۆیان دابشکنی نەوت نازان بە چەندێک کە زۆر هەرزان زۆر شتی دیکە و کردنەوەی پرۆژەکان و کۆمەڵێ داهاتی تر ینی هەرچەنە ئەگەر وڵاتێکی باش و ینی گەندەڵی تێدا نەبووە شەفاوە بووە باشتر بوو ئەو داهاتی خۆمان ینی وڵات خۆی بڕێوە نەک کەسێکی دیکە بێت ئەوە بکات بۆ کە لەوانەیە هەر کوردیشی خۆشنێ بەشاز لە شازەکان بەڵام ئەوە داخەکە ئەوە سەختیە بۆ فەرمانبەران کە تۆ ئەزانی سوود پارەکە هەیە کاک دانیار یعنی من ئەمە قسەی من نییە ئەمە قسەی با بڵێن راپۆرتی دیوانی وەزارەتی دارایی حکومەتی عێراقیە و راپۆرتی دیوانی وەزارەتی دارایی حکومەتی هەرێمی کاربڕەکەی هەرێمی کوردستانە باشە باس لە داهاتی ناوخۆ داهاتی نەوتی و نانەوتی و ئەو داهاتەشی کە حکومەتی عێراقی دەینێرێت بۆ هەرێمی کوردستان بە درێژایی ساڵی 2024 و ساڵی 2023 و ئەم 6 مانگەی ساڵی 2025 کە سەرچەیدای بە داهاتی نەوتی نانەوتی واتە ناوخۆش باشە لەگەڵ ئەو داهاتی حکومەتی عێراقی دەینێرە بۆ هەرێمی کوردستان بۆ دابشکردنی بوجۆ موچەی هاوڵاتیان تا ئەم دەقەی نزیکەی 43 تریلیۆن دینارە ئەمە قسەی من نییە وەکو بڵێ قسێک بە لە گیرفانم هێنا بێتم قسەی سۆشیال میدیانە قسەی راپۆرتە داراییەکانی خۆیانن جگەلەوە بەس تەنها داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان لە مودەی ئەم 3 ساڵەیە نزیکەی 12 تریلیۆن دینار بووە باشە 12 تریلیۆن دینار پرسیارەکە لێرە ئەوەیە بۆ کوێ ڕۆی کوانێ بۆ هیچمان نەبینی مامۆستا بە 7 ڕۆژ جارێک موچەیەکی وەرنەگرتووە جگەلەوەش لە ساڵی 2015 هەتاوەکو ئەم ساڵ لە کۆی 120 موچە 62 موچەیان نەداوە باشە کوا ئەم پارە و داهاتی ئەم وڵاتە چی بەسەر هات باشە بانزین لیترێ بە 450 سەرو ئەوە بۆ بە 900 دینار ئەفرۆشی کوانە داهاتەکەی ئەو کارەبا 24 کاتژمێری کە خۆیان باسیەکەن و پرۆژەی ڕووناکی ناودەنێن ینی بارگرانێکی زیاتر خسۆتە سەر هاوڵاتیان مامۆستا فەرمانبەر هاوڵاتی چۆن بتوانێت کرێکانی بدات بەڕاستی پێت بڵێم ئەم هەرێمی کوردستانە زۆر دەوڵەمەندە پارە هەیە موچە هەیە بودجە هەیە بۆ خۆیان هەیە بە هەموو جۆرێک ئەتوانن یعنی خۆیان ژیانێکی شاهانە تێدا دەژین ئەوەتانێ ئۆتۆمبیلی گرانبەها بۆ کوڕ و کچە بەرپرسەکانی وڵات لە ئەمریکا و لە ئەوروپا پێی دەژین گەنجی ئەم وڵاتەش بۆ خۆیان تەماشاکە و هەناسێکی قوڵ و خەفەتایی هەڵەمژە هیچی تر بەڕاستی پێ بڵێم ئەوەی کە ئەوان دەیڵێن ڕاست ناکەن تا سەر ئێسقان ناڕاستن حاشا لە ڕووی بەڕێستان و بینەران درۆ دەکەن ئەم بەرپرسانە چونکە ئەڵەن داهات نییە داهات هەیە چۆن نییە تەماشاکە ئەم هەموو کۆمپانیانەیە کە هەیەە هەموو داهاتە بڵێ خاڵە سنووریەکانی ناوخۆ ئەو هەموو داهاتی ئەمە داهاتی بۆ منە وەزارەتی ناوخۆ بڵێن ئەوەی کە لە ڕێگاوبانە هاتوچۆیە چی پێڵێن ئەو یانی هەموو داهاتانەی زەڕیبەیە هەموو کۆبکەران بەس تەنها بە داهاتی ناوخۆتوانی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکەیت بۆ نایکەی سەرڕای ئەوەش دێت ڕێگری دەکات لەوەی کە مامۆسایان و فەرمانبەران داوای تەڵتین و بەنیشتیمانیکردنی موچەکانی خۆیان دەکەن لە کاتێکدا ئەمە مافێکی شەرعی و یاسایی قانونی خۆمانە لە کاتێکدا بەرپرسانی حکومەتی هەرێمی کوردستان نابەرپرسەکانی ئەم هەرێمە خۆیان موچە لە حکومەتی عێراقی وەردەگرن بەڵام کاتێک ئێمە داوای ئەوە دەکەین کە با موچەکانمان بچێتە سەر حکومەتی عێراقی پێمان دەڵێن ئەمانە جاشن پێمان دەڵێن ئەمانە کۆیلەی حکومەتی عێراقی و نازانم ئەوانن پێمان دەڵێن ئەمانە خاک فرۆشن لە کاتێکدا ئەمان خۆیان پەنجاکۆیەکی خاکی هەرێمی کوردستانیان فرۆش لە کاتێکدا ئەمان خۆیان دەستیان لە نێو دەستی ڕژەمی بەعسا بوو هاتن دەبابیان هێنانێ هەرێمی کوردستان و پەڵەی سیوەکی ئاب و 16 ئۆکتۆبەر و تەواوی پەڵەکانی دیکە بەنێو چاوی بەرپرسانی ئەم نابەرپرسانی هەرێمی کوردستانەوە بۆ ئەوان موچە و بودجە هەیە هەر کارێک بە ئارزی خۆیان بیکەن لە تاڵان بردن لە دزیکردن لە فرۆشتنی خاک
بەڵام بۆ ئەوان نیشتیمان پەروەری و کوردایەتیە بەڵام منێکی هاوڵاتیەکی سادە موچەخۆرێکی بەشمەینەت و خێر لە خۆنەدی و ستەم لێکراو داواکەم موچەکەم لە کاتی خۆی دابدرێ داوا دەکەم موچەکەم بە تەوتین بکرێ و نیشتیمانی بکرێ داوا دەکەم ڕاستەخۆ موچەکەم لەلایەن حکومەتی عێراقی و بدرێ بۆی نەچێتە دەستی ئەمان لەبەر ئەمان دەستێکی دزن دەستێکی نائەمینن من ئێمە داوای ئەوە دەکەین بۆ ئێمە کاتێک داوای مافی شەرعی و قانونی و یاسایی و سەرەتایی خۆمانەکەین پێمان بوترێ جاش و کۆی لەو ئەوەی کە ئەوانێ بەڕاستی داهێنەری جاشایەتی داهێنەری کۆیلایەتی و داهێنەری خاکفرۆشی خیانەتی ئەم بەرپرسانە بوون هێنانە هەرێمی کوردستان هەر لە مێژوە تاکو ئێستاکە ئێمەگە تەماشا بکەین بە بەڕاستەوەی کە ئەوان دەیڵێن ڕاست ناکەن تەنها خۆڵکردنە چاوی هەوڵاتیانن ماوەکانی ڕابردوو شەڕی داعشیانە کرد بە بیان و ماوەکانی ڕابردوو قەیرانی داراییانە کرد ماوەکانی ڕابردوو سعری دۆلار وایە و نرخی نەوت بۆ شەوات بەڵام ئێستا هەموو شتەکان هەیە یعنی بەڕاستی پێر بڵێ هەموو دۆخەکە لەبارە ئەوەی کە ئەوان شەڕی لەسەر دەکەن شەڕی پۆست و پلۆپای و هیچی تر ئەوان ڕێگەیەک دەدۆزنەوانێ تا سەنێک ئارەی بیرەکەنەوە چ ڕێگەیەک ماوە ئێمە بین گیرفانی هاوڵاتیانی پێخاڵی بکەنەوەنێ چ ڕێگەیەک ماوە تاکو بین گیرفانی خۆمانی پێپڕ بکەنەوەن ئەوان بەس ئەوە پلان و پرۆژەیانە هیچی تر نییە لە هەک بەیانە بۆیە بەڕاستی پێ بڵێم حکومەتێکە لەسەر ئەم کوورەی زەویە لە حکومەتێکی ئاوەها گەندەڵتر و فەساتر و دەستر نەبوو نایشی بینین لە تاریخۆ و بۆ داهاتوو ژەگەرمە تەماشا بکەین و ئەم دۆخەر ئاوا بەردەوام بێ بەڕاستی پێ بڵێم جێگەی قبولکردن نییە دەبێ مامۆستایان موچەخۆران فەرمانبەران هاوڵاتیان بەگشتی تەواوی چین و توێژە جیاوازەکان هەمومان پێکەوە یەک دەنگ بین یەک ڕنگ بین یەک دەست بین چیتر ئەم زوڵم و ستەمکاری قبول نەکرێت چکە گەر بەردەوام بێت بەڕاستی وەکو ئاماژەم پێدا لەسەر تا قسەکانیشم دۆخی هاوڵاتیان خراپترینیش دەبێت نەک خراپتر ئێستا زۆرێک لە میدیاکان هەموو پرسەکانیان بابەتە زۆر مهمەکانیان بۆ بە پرسی هاتنی موچە و چەندین میدیای سێبەریان هەیە دەسەڵات دانەرانی ئەم هەرێمە و ئەو پارێک کە پێویستە بۆ موچەخۆری سەرەکەن زۆر جار بۆ ئەو کەناڵانە بە ملیارها خەرجەکەن کە هیچ کوڕە بەرپرسیە وڵاتەیە پرسیارەکە لێرەیە تا چەندێک گرنگە پشگیری چالاکوانان بکرێ ینی ئەو هەموو هەوڵانی کە دراوە سێرەکەی هێشتاواش سوکایەتی باچینی موچەخۆرەکرێ بە مامۆستاکرێ بۆ پێگەی کە ئەوان هەیەیان بۆ ئەو ڕێزشکۆی کە مامۆساهی بووە لە کۆمەڵگە ئاماژە بە نقطەیەکی زۆر گرنگدا بەڕاستی من دەمێت لێرە پەیامێک ئاڕاستی تەواوی لایەن ئۆپۆزیسیۆنە بەڕێزەکان بدەم بەوەی کە ئەوان دەبێت پاڵپشتی چالاکەوان و دەنگێکی ناڕازی حەقیقی شەقام بن بەوەی کە بەرپرسانی ئەم حکومەتی کاربڕێکەر و نابەرپرسانەی هەرێم دەیان کەناڵی سێبەریان بۆ خۆیان دروست کردووە لەسەر داهاتی هاوڵاتیان و گیرفانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەیان و سەدان پەیجی سێبەر و کەناڵی سێبەریان بۆ خۆیان دروستکرد دێن چالاکەوان و ناڕازەکانی شەقام ناشرینەکەن بەڕاستی پێ بڵێم لەسەر لایەنە ئۆپۆزیسیۆنەکانیش واجبە بێن بەدەم داواکارەکانی شەقام و ڕابەرایەتی شەقام بکەن چیتر ئەوانش نابێت لە دوورەوە تەماشای کایەکە بکەن ئەوان بەڕاستی پشکی سەرەکیان بەردەکەوێت لەوەی کە بێن شەقام بزوڵێنن بێن شەقام وا لێ بکەن کە ئەوان ڕابەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان بکەن ئەمە نقطەیەکی دیکەش یعنی بەڕاستیمە پێر ئەوە ئاماژە بۆ بدەین ئەم هەرێمی کوردستانە سیستمەکەی وایە تۆ دەی داوای مافی خۆتەکەی دێت بوختانت بۆ دەکات دێت مەلەفێکی درۆینەت بۆ دروستەکە دێت 1001 شتت بۆ دروستەکات ئەمە شتێکە تۆ بێت چاوەڕوانی ئەوانە بکەیت کە تۆ لە کوردستانێکە ئاژیت نە دادگایە نە پەروەردەیە نە تەندروستی نە حکومڕانێتیەکەت حکومڕانێتیە بە هەموو کایەکانت بە هەموو سێکتەرەکانت لە لەق و لە دەلەقن واتە لە لەرزینان بەردەوام لە تێکدان خۆیان تێکیان داوە حتمما بەردەوام لە ناوچووندان باشە یعنی تۆ تەماشا بکە نمونەیەکی سادەت پێ بڵێ لە هەرێمی کوردستانە ئەم هەموو دزە گەورە هەیە باشە ڕۆژانە شەوانە لە 24 کاتژمێر بەردەوام نەوت بە ئارزوی خۆیان لە هەرێمی کوردستانە دەنێرن بۆ وڵاتانی دەرەوە بۆ وڵاتانی دراوسێ ئەم هەموو دزیە هەیە خوانەکە داواکاری گشتی بێتە سەرخەت ئەم هەموو دزە گەورەیەکێ با بڵێ یەکێکمان نەبینی ڕادەستی دادگا بکرێ یەکێکمان نەبینی حکمی 15 ساڵ چەند ساڵ ئەوەی کە خۆیان بەپێی قانون و یاسا باسی دەکەن ڕادەستی دادگای بکەن بەڵام
گەنجێک دەبینی دێت داوای مافی خۆیەکات ئەڵێ نەمە گێرە شێوێنە ئەمە تێکدەرە ئەمە کارێکرد لەسەر بزەبە دەستی دنیایەک دۆسەی ناتەندروست و دۆسەی دروستکراوی بۆ دروستەکەن بەڕاستی پێر بڵێم لەسەر لایەن ئۆپۆزیسیۆنەکان بە دەرەجەیەک پێویستە پاڵپشتێکی پتە و بەهێزی شەقام بکەن و پاشان کە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە هەبێت بۆ پاڵپشتی و پشتیوانی چینی شەقام و دەنگی ناڕازی و کاتە دەسەڵات پەیجەسێبەرەکانی دەسەڵات میدیاکانی دەسەڵات ناتوانێت بێت تۆمەت بۆ من و تۆ فڵان و فیساد دروست بکات ئەو کاتە بەڕاستی پێڵێن هەمان پێکەوە یەک دەنگ و یەک دەست دەبین بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم ستەمکاریە کە 34 ساڵە ستەمکاری بەردەوامێ بەڕاستی لە هیچ وڵاتەکان نەبووە 34 ساڵ تۆ ستەم بکەی 34 ساڵ دزی بکەی بەڵام ڕۆژ بە ڕۆژیش ئاقاری هەرێمی کوردستان خراپتر و خراپتریش دەبێت بێتمان ماوەستا بینەسە دۆخی هاوڵاتیان جەنابەت ینی خەڵک چیەڵێ لەسەرم دۆخە لە نێو بازار و لە نێو شەقام و لە نێو مەجلیسی خێزان و ئەوەی کە هەیە بۆچیش بەشار لە شازەکان مانی خۆپشاندانێکی تۆکمە و بەهێز سەرجەمچنی توێژەکان ئەنجام نەدەن هەمووی یەک دەنگ بێ بۆ مەرجە کاک دانیار باوەڕکە ڕۆژانە وەرە نێو شاری سلێمانی ئێمە لە سلێمانیە ژین هاوڵاتێک لە هەولێرەژی هاوڵاتێک لە دهۆکەژی وەرە ڕۆژانە وەرە نێو شار ئەو زەوق و شەوقی کە جاران هەبوو لە نێو هاوڵاتیان و موچەخۆران و کاسبکارە وەک جاران نەماوە ڕۆژانی جومعان هەمان دەزانی دوکانارەکان داخراوە بەشێکی زۆری ڕۆژانی ئاسایش وەکو ڕۆژانی جومعان وایە بەداخەوە یعنی دەچی هاوڵاتیان ئەدوێنی قسەیان لەگەڵاکەی بیانی باس و خواز خەڵک حەزەکە باس و خوازێکی ئەها یادەوەریە قسەیەکی خۆش ئەمانە باز بکەین باسی چوونە دەرەوەیە گەشتێک سەیرانێک سەفرە و سیاحەتێک بکەیت بەڵام کە دادەنیشی لەگەڵ هاوڕەکانت لەگەڵ دەرەوە باسی موچەیە باسی نەدانی موچەیە باسی نەبوونی پارە و داهات و بودجەیە باسی خراپی دۆخی خەڵکە بەڕاستی ئەمە جگەلەوەی کە کاریگەریەکی جەستەیشی لەسەر هاوڵاتیان هەبووە تووشی نەخۆشیێکی جەستەی کراون تووشی نەخۆشیێکی حاڵەتی دەرونی لەسەر هاوڵاتیانی جێشتەوە بەڕاستی پێر بڵێم چونکەمە وای کردووە من نمونەیەکی سادە بە بەڕێستان بڵێم خوێندکاری خۆمان هەبووە بڕوان پێ بکەیانی ئەم ماوەی کە شەڕی ئێران و ئیسرائیل لە ئارادا بوو باشە هاتن بەرپرسەکانی هەرێمی کوردستان ئیسرائیل و ئێران لێوە شەڕیانە کرد دەوامیان ڕانەگرت بەڵام لێرە هاتن دەوامیان ڕاگەل لەبەر خاتری گیانی منداڵەکانی خۆیان کە هاتن کوردستانیان بەجێهێشت ئەوەش ئەسڵان بزەبەت یعنی هاتن هەرێمی کوردستانیان بەجێ چکە کوردستان بێخاون هەمومان دەزانی هیچ خاونێکی نییە بەڵام مەبەستەکەم لێرە چییە باوەڕەکەی خوێنکارەکانمان تووشی چه حاڵەتێکی نەفسی ناتەندروست بوون هەمیان تووش ئەو حاڵەتە بوو کە نیان دەتوانی سەعەکانی خۆشیان بەڕێکوپێکی بکەن ئەلێرەوە بیگرە بۆ هەموو کایەکانی دیکە باشە تۆ موچەت نەبێ لەم لاوە شەڕ ئاراستە و یاخۆ تووشی وڵاتەکەی خۆت بکەیت قەیرانی داراییە نەبوونی موچەیە نەبوونی کارەبایەکی پێویستە نەبوونی ئاوێکی پێویستە فەنوەسە لە زۆری گەڕەکەکان بە هەفتەش ئاو نادرێ بە هاوڵاتیان لە زۆری گەڕەکەکان پرۆژەیەکی کاربای 24 کاتژمێری داناوە کابرا ئەڵێ ماگانە دێت ناتوانم پارەکە بدەم باشە هاوڵاتیەکی هەر لە ئێستاوە موچەخۆران زەنگی بایکۆت بۆ ساڵی نوێی خوێندن لێ دەدەن هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە جۆرگ لە زۆرەکان یعنی تووشی حاڵەتێکی نەخۆشی نەفسی دەرونی بوون کەس تااقەتی تەنانە قسەی خۆشیشی نەماوە بەڕاستی پێر بڵێم ئەم دەسەڵاتە خوێن مژ و دیکتاتۆرە کارێکی کردووە هیچ خۆشیەک تروسکایەک خۆشی لە نێو هاوڵاتیانە نەهێشتووە تروسکایەک خۆشی و ئاشتی و گەشتبینی لە نێو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە نەهێشتووە ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێ ڕۆژ بە ڕۆژ هاوڵاتیان نیگەرانتر دەبن خۆزگایە تروسکایە گەشتبینیش هەبووە بەڵام بەداخەوە ئەوەش نابین بۆ ئومێدەکەم بەڕاستی ئەم دۆخە بەردەوام نەبێ بەو شێوازە هەمومان وەکو بەڕێزیشت ئاماژەت پێدا لەسەر هەمومان واجبە بە هەموو دەنگێکی ناڕازی بە هەموو لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بە هەموو کاسبکار و غەیری کاسبکار موچەخۆر و غەیری موچەخۆر بە کوڕ و بە کچەوە بە گەنج و پیرەوە بە هەموو دەنگە ناڕازەکان پێکەوە یەک بگرین دژی ئەم دەسەڵاتە ستەمکارە 34 ساڵ دزیل لێکە ستەمل لێ دەکات ئەبێ بۆستینەوەنە بەڕاستی لانی کەم ئەگەر ناشتوانین هەندێک فعل هەمان لە بەرامبەریان بەکارمی ئەرێ لانی کەم بە پۆستێکیش لانی کەم بە قسەیەکی دژی ئەم دەسەڵاتە بۆستینەوەنەکە ئەو ئەضعف الئیمانەکەیە بۆیە بەڕاستی پێر بڵێم هاوڵاتیانی هەرێمی کوردستان دۆخیان زۆر خراپە خۆتان ڕۆژانە لە ڕووماڵە تایبەتەکانتان لە لێدوانەکان کە لە هاوڵاتیانی وەرەگرن
هیچ تروسکایەک خۆشی و بەختەوری لە نێو هاڵاتیانە نابینی. یەکمان زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا کارزان فیزیک چالاکەوان کە دەفەتت پێوە بەخشی. سپاس.